کتێبی هەراسان بەسەرهاتی پێشمەرگەیەک پڕپڕە لە ئەو چیرۆکانەی کە لە ژیانی ڕۆژانەی پێشمەرگەیەکدا ڕوودەدات. بێگومان ئەم کتێبە یەکێکە لەو کتێبانەی کە لەلایەن هاواربانی خێڵانیەوە نووسراوە کە چەندەها چیرۆک و بەسەرهاتی ژیانی پێشمەرگەیەک دەخاتە ڕوو و پێی خۆش بووە نووسەری کتێبەکە کە ڕووداوەکانی ژیانی یاخود ڕووداوەکانی ژیانی هەر پێشمەرگەیەک لە ڕێگای با بڵێن ئەو چیرۆکانەوە بگێڕێتەوە کە لە ژیانی پێشمەرگایەتیدا ڕوودەدەن کە سەراپای چیرۆکەکان وەک ڕۆمانێکی لێدێک کاتێک کە خوێنەر گوێبیستێ بێت. سنتەری ئاڵا بۆ ڕۆشنبیری و هونەری کۆڕێکی بۆ ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی هەراسانی بەسەرهاتی پێشمەرگەیەک لە نووسینی هاواربانی خێڵان ڕێکخست. لە کۆڕەکەدا نووسەر باسی لە ناوەڕۆکی کتێبەکە کرد کە چەندین بەسەرهاتی ژیانی پێشمەرگایەتی لە قۆناغە جیاجیەکان بە شێوەی چیرۆک و ڕۆمان نووسراوە و بۆ زیاتر گەیاندن و هێشتنەوەی مێژووی پڕخەباتی تاکی کورد. ئەو کتێبە گێڕانەوەی چیرۆکەکانی یان یادگاریەکانی پێشمەرگەیەکی ماندووە بە عینوانی هەراسان چیرۆکەکانی پێشمەرگەیەک. ئەم کتێبە گوزارشتە لە ڕۆژانی خەبات و بە تایبەتی زەمەنی ئەنفال. پێشمەرگە لە سدۆخێکدا بووە، هەلو مەرجەکە چۆن بووە. ئەزمموی پێشمەرگایەتیە، گێڕانەوەی ئەزمموی پێشمەرگایەتیە و دەتوانم بڵێم کۆمەڵێک چیرۆک و زەرگوزەشتەی زۆر جوان و نایب و تحفەی تێدا کە دەکرێت سوودی لێوەربگیرێ بۆ کۆمەڵێک بابەتی تر. ئەمە یەک. دوو بەنسبەت من ئەمە لە نزیکەوە لە دێر زەمانەوە دانی ساڵانێکی زۆر ئاشناین بە ڕۆحی یەکتر، ئاشناین بە ئاسی دڵسۆزی و چۆنیەتی قوربانیدان و تێکۆشانی یەکتر. بۆیە جەنابیان کاکاوار تەکلیفی لە من کرد وەکو خەڵەمێک من شتێک بنووسم بۆ کتێبەکە و لەگە کتێبەکە چاپ بکرێ. وا بووە من بە عینوانی هاواری هەراسانێک بابەتێکم بۆ نووسی و لەگەڵ کتێبەکە چاپ بوو. ئەم بابەتەش هەر تەعبیرێ لە هەمان ئازار و هەمان ڕۆحی تێکۆشان و ئینتیمای نیشتیمانی و هەموو ئەوانە. لە دوای ئەوە بەڕاستی ئەو ڕۆژ ئەو بەرنامە ساز کرا، دووبارە تەکلیفرام کە لێرەکانە ڕامانێک قسەیەک خوێندنەوەیەکم بۆ کۆی ڕووداوەکان و بۆ کۆی حیاتی پێشمەرگەیەکی ماندوو هەبێ و قسەیەک لەسەر ڕۆحی تێکۆشام بکەم، قسەیەک لەسەر ئینتیمای نیشتیمانی بکەم، قسەیەک لەسەر خۆشەویستی خاپ بکەم، ئەوینی نیشتیمان بکەم.